ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویست، من بەهرام جانوەتەن لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی ڕامان بە بۆنەی هاتنی ساڵیادی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی. لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە سەرەتای پێکهاتنی و ڕیشەی ئەم بزوتنەوەی دەکەین و کە یەکێکە لە گرنگترین بزوتنەوەکانی ناڕزایەتی لە مێژووی هاوچەرخی ئێراندا. دەتوانین سەرەتایان بزوتنەوەیەش لە 26 خرمانە 1400 هەتاوی دابنین. دروشمی سەرەکیەم بزوتنەوەیە هەل لە ڕۆژی بە خاکسپارنی تەرمی ژینە ئەمینی بوو بە دروشمێکی نەمر و واجێگیر. ئەم بزوتنەوەیە کە هێشتا بەردەوامە چەندین لایەنی جیاوازیە. جێگای ئاماژەیە کە لە بەرنامەی ڕاماندا لە چەند بەرنامەی پشتسەریەکدا ئەم باسە تاوتوێ دەکەین. بۆ جوابدانەوەی پرسیارەکانیش لەم بەرنامەیەدا داوامان لە هاوڕێکەری مەمانی کردووە کە بفەرمە جوابی هەندێک پرسیارمان باتەوە. هاوڕێکەریم بەخێربێت بۆم بەرنامەیە. سڵاو لە بینەرانی ئازیزتر بەرنامەکەتان و هاوڕێیانی پشتی کامێرە. زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. هاوڕێکەریم ئەمەوێ بە پرسیارێکم لەوە دەست پێکەین. ئەم بزوتنەوەیە ڕەگ و ڕیشەی هێجگار قوڵە کە پێویستە بەوردی بکۆڵینەوە. بەڕای ئێوە ڕیشە مێژوویەکانی چۆن دەتوانرێت ڕوون بکرێتەوە ئەگەر ئێوە بۆمان ڕوو بکەنەوە؟ سپاس. زۆر سپاس بۆ پرسیارەکەت، بەڵام ئیزم بدەن بە من سەرەتا هەرچەند ئەوە یەکەم بەرنامە لەم زنجیرە بەرنامەیە سەبارەت بە نزیکبوونەوە لەم ئاخێزە یان لە ساڵیادی ئەم ئاخێزە، بۆیە بە پێویستی دەزانم هەر لە یەکەم بەرنامەدا ڕێز و سڵاوی خۆم بۆ هەموو هەڵسوڕاوان و دەزەندەرکاران و خەباتکارانی هەڵخڕێنەر و دەستپێکەری ئەو بزوتنەوەیە بنێرم و لە هەمان حاڵدا سەری ڕێز و نەواژدز دابنێوێنم بۆ سەرجەم ئەو قوربانیانەی کە لە جریانی شۆڕشی ژن ژیان ئازادی و لە پێناو ئامانجەکانی ئەو شۆڕشەدا گیانیان بەخت کرد. سەبارەت بە پرسیارەکەت هەروەک لە پێشیچەکەشدا بۆ خۆت تا ڕادەیەک ئاماژەت پێکرد. دەستپێکی ئەم شۆڕشە ئەگەرچی ساڵی 1341 26 خەرمانان بە بۆنەی بەداخەوە گیان بەختکردنی ژینە یان مەحسا ئەمینیەوە بوو، بەڵام ڕیشەی مێژوویی هەیە، یعنی ناتوانێت تەنیا ئەو ڕووداوە هەمووی وەکو بڵێن لە وەک بروسکەیەک لە ئاسمانێکی ساماڵدا ببینین، بەڵکە دەبێت بگەڕینەوە بۆ مێژووی ئەو بزوتنەوەیە یا ڕیشەکانی ئەو بزوتنەوەیەکە لەکوێوە سەرچاوەی گرتووە. بزوتنەوەی ئێمە لەسەر بزوتنەوەی بەناوی بزوتنەوەی ژینە یا ژن ژیان ئازادی قسە دەکەین. لێرەدا ئەو ڕۆشنگەریە ئەو تەوزیحە بدەم پێم خۆشەکە زیاتر لێرەدا ناوی ژن، بزوتنەوەی ژنان، ڕۆڵی ژنان لەم شۆڕشەدا بەرجەستەیە. بۆیە من پێم خۆشەکە وەختێک دەگەڕێنەوە بۆ ڕیشەکانی لەسەر خەباتێن مێژووی خەباتی ژنان لە پێناو مافەکانیاندا زیاتر پێدا بچینەوە تا ئەوەی کە ئەم شۆڕشە شکڵ دەگرێت بێنە سەر واقعی ئێستای شۆڕشەکە. بزوتنەوەی ژنان مێژوویشی دوور و درێژ یانی زیاتر لە سەدەیەکی هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی مەشروتە. ئەنی ئەو کات بزوتنەوەی ژنان کە لەسەر هەندێک داوای مافی سەرەتایی خۆیان وەکو مەسەلەی خوێندن یان بەشداری لە هەندێک کاروبار و چالێکی کۆمەڵایەتیدا بوو. دواتر لە سەردەمی ڕەزاخان یان ڕەزاشادا کە دەبێتە باوشی بێسا ئەو یەکەم پادشای سلسلەی پەهلەوی، لەو کاتدا 1314 شتێک بە ناوی یان بزوتنەوەیەک بە ناوی کەشفی حیجاب لەو سەردەمەدا ئەو بزوتنەوەی ژنان کە هەمچنان بەردەوام بوو درێژەی بوو، بەڵام لەو سەردەمەدا لە سەردەمی ڕەزاشادا بەناو مافی ژنان هەندێک ئازادی و لەوانە بێستا شتێک بە ناوی کەشفی حیجاب یعنی بە شێوەیەکی ئیجباری حجابیان لەسەر ژنان لابردووە بە شێوەیەکی سەپێنرا و وادار ژنانیان وادار کرد کە دەبێت حجاب لەسەر لاب بن و بێ حجاب بن، یعنی وەکو ئێستا کە بە پێچەوانە ئەوە دەبینین. دواتر ساڵی 1341 بەعکسی ئەوە هەندێک مافی دیکە وەکو مەسلم بۆن بوونە لەوانە مافی دەنگدان لە سەردەمی
بەستا ڕەزاشادا ئەو شای دووەمدا وەکو محەممەد ڕەزاشا مافی دەنگدانیاندا بژنان بەڵام ئەوانە هەندێک تەناقوزیان تێدا بوو یا هەندێک لە ناو خۆیاندا هەندێک هەڵگری هەندێک تەناقوزات و مشکلات بوون مشکلاتەکانی ئەوە بوو کە ئەگەرچی شۆڕشێک یا بزوتنەوەیکی واقعی ژنان لە پێناو مافەکانیاندا لە ئارادا بوو هەر وەکومان لە مەشروتەوە هەتاوەکو ئێستاش بەڵام لەو خۆناغەدا لە وەڵامدانەوە بەو بزوتنەوەیە لەسەرەوە بە شێوەیەکی ئامرانە یا بڵێن دەستوری هەندێک شتیان وەکو حجابیان بە زۆر لەسەر ژنان لابرد کامە هیچ ڕۆڵی ژنانی لە خوارەوە یا بزوتنەوەی ژنان یا کۆمەلگای تێدا نەبوو بەڵکە لەسەرەوە ئەوە سەپێندرا لە نهایەتدا لە ساڵی 1940دا کاتێک مافی دەنگدان دەدرێت ئەوەش وەکو هەدێک یا بە پێی پێداویستی و بەستا ئەو موقعیەتی ئەو دەمی دەسەڵاتی شا یا ڕژیمی شا ئەوەی دەخواست کە هەندێک کرانەوە لە ناو خۆیدا پێک بێنێەوە لەوانە یەک لەو کرانەوانە یەک لەو ئیمتیازانێک کە دەدرا بە کۆمەلگا مەسلەی مافی دەنگدان بۆ ژنان لە نەتیجەدا دەتوانین بڵین ئەو مافانە چه مەسلەی لابردنی حیجاب و چه مەسلەی وەرگرتنی مافی دەنگدان وەک ئێمە بارەها دەڵێن ماف دەستێنرێ نادرێ بەڵکە دەستێنرێت بە پێچەوانەوە لەو خۆناغانەدا ئەو مافانە درابوون نەستێنرابوون یعنی لەسەرەوە درابوون بە ئەو بەشە لە کۆمەلگا هەر بۆیە لەگەڵ خۆیدا هەندێک مشکلاتی دروست کرده بوو جاگەر ئیزن بدەێ من هەندێک بە لەکاریکایدا بچمەوە بۆی کە ئەو کێشانە چ بوو کێشە سەرێکیەکان ئەوە بوو کاتێک حجاب بە زۆر لەسەر ژنان لابرا لەو مەختەعەدا بەهۆی ئەوەی کە لەو کاتەدا وتم هیچ ڕۆڵی کۆمەلگا لەو بەشەدا نەبوو لەو پێناوەدا بزوتنەوەیەک نەهادهایکی کۆمەڵایەتی مەدەنی لە ئارادا نەبوو بەڵکە لەسەرەوە ئەو شتە سەپێندرا بوو لە ناو کۆمەلگادا بەشی سنەتی یا مەسهەبی یا هەر چۆنیشی ناو بنین ناو کۆمەلگای تحت تەسیر قەراردا کاریگەری کردە سەر ئەوان و ئەوان لە ئەو واقعەیە لەو ڕووداوە خۆشحاڵ نەبوون بەڵکە بە عەکسەوە لە بەرابەریاندا گاردیان گرت مەقاومەتیان کرد ئەوەیان بە جۆرێک لە جۆرەکان بە بەئێستا فەرهەنگێکی بە قەولی فارسیە غەرب زەدەجی یا غەرب لێدراو یا فەرهەنگێک لە غەربە و لە ڕۆژاوەوە سەپێنراو بەسەر ئەو کاتی فەرهەنگی ئێراندا بوو ئەوە بوو بە مەقاومەتێک لە بەرابەر ئەو لێسەنەوەی بە زۆری حجاب لە ژنان و لە هەمان کاتدا ئەوەی کە لەسەرەوە وتمان مافی دەنگدانرا بوو لە عینە حاڵدا حجاب لەسەر ژنان لابرا بوو لە هەمە بەدەلیلی ئەوەی کە دەوڵەت یا حاکمیەت یا ڕژیم و دەسەڵات لەو سەردەمەدا کردبوویان فەزایەکیش یا مەجالێکیش بۆ بزوتنەوەی کۆمەڵایەتی و ڕێکخراوە مەدەنی و نەهادە مەدەنیەکان نەڕەخسا یا لانیکەم بەرتەسک کراوە ئەوە باعیسی ئەوە بوو کە خۆی بوو بە جۆرێک بێستا کۆمەلگا ئاووسی هەندێک لە تەناقوزات و ڕووداوی پێشبینی نەکراو بوو یەکێک لەوانە زۆر لە شرۆڤەکاران وەختێک ئەو مێژووە پێدا دەچنەوە شرۆڤە دەکەن پێیان وایە کە لە کاتی شۆڕشی 57دا کاتی شۆڕش 57 ڕوودەدا ئەوەی کە هەژمۆنی ئەو بێستا بزاوی کۆنەپەرستی بزاوی ئیسلامی یا ئەو دەمارگرژیە زاڵ بوو بەسەر شۆڕشەکەدا ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کات بۆ ئەو مەقاومەتەی بەشدا ئەو بەشەی سنەتیە لە کۆمەلگا چون ئەوە بەویستی خەڵک نەبوو بەڵکە بپێچەوانەی ویستی بەشێکی زۆر لەو کاتە خەڵکی ئێران بوو لەباری فەرهەنگی و سنەتیەوە ئەمە یعنی بە کورتی دەتوانین ئاوای باس بکەین هەتا دێتە سەردەمی شۆڕشی 57 شۆڕشی 57 کە وتمان بەعزێ لە شۆڕەکاران ئاوای لێک دەدەنەوە پێیان وایە کە زاڵبوونی بێستا مەسهەبی سیاسی و نەتیجەتەن بەلاڕەدا ڕۆیشتنی ئەو شۆڕشە واقعیەکە خەڵک وەڕێیان خستبوو لە پێناویدا تێکۆشانیان کردبوو ژیان بازیان کرد دەلیلەکەی بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو پێشینەیە یا ئەو باگراوەندە
بەڵام لە کاتی شۆڕشی 1950دا بەداخەوە بەهۆی ئەوەی کە دەسەڵاتێکی دەمارگرژ و کۆنەپەرستی مەسهەبی وەکو کۆماری ئیسلامی دێت سەرکار هەر لە ئەوەڵین ڕۆژەکانیە لە ئەوەڵین بەئستا فرسەتەکانی بەدەسەڵات گەیشتنیدا لە یەکەم قۆناغدا هێرشی کردە سەر سەنگەری حیجاب هێرشی کردە سەر ژنان ئەستاندنەوەی بەشێک لە ماف و ئازادیەکانی ژنان و لەوانە بە پێچەوانەی ئەو ڕووداوەی کە پێشتر وتمان حیجاب بە زۆر لەسەر ژن لابرا بوو لەو مەقتەعەدا یەکێک لەو فشارانە لەو زەخسانەی کە لە کۆماری ئیسلامیدا ڕووی کردە ژنان بەئستا سەپاندنی سەر لە نوێی ئیجباری حیجاب بوو بەسەر ژناندا کە لێرەشدا دووبارە هەمان شێوەی ئەوڵێ ئەو تەناقوزە دروست دەکات بربەرەکانەیەک لەلایەن مەجموعەیەک و مەقاومەتێک لەلایەن بەشێک لە ژنان و لە کۆمەلگاوە و لە عینی حاڵدا خۆ شاید لەلایەن بەشێکی دیکە لە کۆمەلگا مەقبولیەتێکی بوو. ئەمە یەکەم دوای شۆڕش بێستا بەو هێرشە بۆ سەر ژنان نیشانی دا کە ژنان مجددەن یا سەر لە نوێ نیاز هەیە کە درێژە بە خەبات و تێکۆشانی خۆیان بدەن لە پێناو ئەو مافانەی کە لە پێناویدا خەباتیان کردبوو تێکۆشا بوون و مافەکانیشیان زۆر مافێکی سەرەتایی و ئەوە بوو کە لە هەموو شوێنێک زۆر ئەبتداین بۆیە ئیتر قۆناغ بە قۆناغ کە ئێمە دێین لە هەموو بزوتنەوەکانی دیکەشدا ئەمە ئەو هێرشە یا ئەو بێستا پەلامارەی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و بۆ سەر ژنان زەمینەی هەڵخڕاندن یا شکڵگرتنی شۆڕشێکی بەربڵاوی ژنانی یا بزوتنەوەیەکی ژنانی لەو زەمینەیەدا بربەرەکانی لەگەڵ ئەم قانون و یاسا کۆنەپەرستانەیە دەست پێ کرد چون ئەوە تەنیا بە حیجاب لەو کاتەدا نەوەستاوە بەڵکە مەجموعەیەک لە شتێک بە ناوی حمایەتی خانەوادە ینی پارێزگاری لە بنەماڵەکان ئەوانە لەو کاتدا هەڵوەشانەوە مافی سەفەرکردن لە ژنان زەوت بوو مافی حیزانەت یا سەرپەرشتیاری لە منداڵ زەوت بوو مەجموعەیەک شتی دیکە لە ژنان ئەستێنرایەوە و ژنان وادار کران کە لە ناو کۆمەلگا کەمترین دەور و نەخش بژێڕنەوە بچنەوە کونجی ماڵێ و بە شێوەیە کابانداری ماڵ بکەن و یان لە عین حاڵدا منداڵ بەخێو بکەن. ئەمە خۆ زەمینەی بەئستا شکڵگرتنی بزوتنەوەیەکی ژنان لەو مێژوەدا فراهەم دەکا ئیتر لە دواتریشدا لە قۆناغەکانی دیکەدا هۆکاری دیکە وەکو مەسەلەن هۆکاری نابەرابەری ناعەداڵەتی ئیجتیماعی مەسەلەی گرانی زۆر شتی دیکە کە ئەوە دەگەڕێتەوە باری اقتصادیەکەی دەبنە هۆی زەمینەی بەئستا درێژێ و بەردەوامبوونی ئەو بزوتنەوەی ژنان لە نهایەتدا تەنانەت لە ساڵەکانی لەو بزوتنەوانەی وەکو ساڵی 1970 1970 96 98 بوو هەتاوەکو ئەویستە زرێخەکەی لە 1401دا لێ دەدرێ لە هەموو ئەوانەدا ژنان بە شێوازی دیکە ئەگەر بەشێک مەسلەی حجاب و بەشێک مەسلەی مافی ڕەگەزی و ئەو شتانە بووە بەڵام بە مروری زەمان لە ماوەی ئەو چەندەیەدا ئەو خواستانە لە تەنانەت مافێکی ڕەگەزی وەکو مەسەلەن مافی لابردنی حجاب و ئازادی حجاب یا جلوبەرێک گۆڕدرا بۆ مەسلەی مافی ئابووری و هەندێک مافی دیکەی بێستا عمومی وەکو مافی ئازادی ببوورەکە دێمە ناو قسەکانتەوە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەوردی لە ڕیشە مێژوویەکانی ئەم بزوتنەوەیت خستە ڕوو بۆمان یەکێ لە ئامانجەکان ئێمەش لە بەرنامەی ڕامانە هەر ئەوەیە کە هەر بابەتی خینە ڕوو لە ڕیشەکانی بابەتەکانەوە دەست پێکەین واتە تەنیا لابرنەوەی سەری بابەتەکان نەبێ بۆیە لێرە ئەمەوێ پرسیارێکی تر لە جەنابەت بکەم هەر لەسەر ئەم بەشەی بەرنامەکەمان کە دەمەوێت لە ڕیشەکانەوە دەست پێکەین پرسیارێکی ترم ئەوەیە ڕیشە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژن ژیان ئازادی چۆن هەڵدەسەنگێنیت ئەگەر جوابیان پرسیارم بیتەوە ڕیشە کۆمەڵایەتیەکانی ئەگەر بمەوێ گرەی بدەمەوە بە وەڵامی پرسیاری یەکەمە پێم وایە زۆر دەتوانێم جوانتر یا ڕۆشنتر بێت بۆ بینەرانی عزیز لەو پرسیاری ئەوڵەدا من کەمێک بە کورتی ئاماژەم بەوە کرد کە وتم جیاواز لە هەندێک خواستی جنبشی ژنان یا بێستا مێژووی خەباتی ژنان بەڵام لە قۆناغەکانی دوای شۆڕشی 57 و لە چەندەی ڕابردوودا
ئەو ویست و خواستانە بوون بە مەجموعەیەک ویست و خواستی کۆمەڵایەتی لەوانە مسلوەکو ئازادی و یەکسانی و دژ بە نابەرابەری و ناعەداڵەتی لەناو کۆمەلگادا. بەڵام یەکێکی دیکە لە هۆکارە یا ڕیشە کۆمەڵایەتیەکانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرڕایی هەموو ئەو مەحدودیەتانەی کە لە توولی دەیان ساڵی ڕابردوودا بەسەر ژناندا و بەسەر کۆمەلگادا بە تایبەتی سەپێنراوە، بەڵام لە دوای شۆڕشی 57ەوە تەحولاتێک یا ئاڵوگۆڕێک لەناو کۆمەلگا پێک دێ. یەکێک لەو ئاڵوگۆڕانە ئەوەیە کە ژنان لە ئاستێکی بەربڵاودا باسەوات دەبن، دەستنە ناوەندە خوێندنەکان، دەرس دەخوێنن، دەست بە پلەی باڵا مەدارک و ئەوە وەردەگرن لە ئاستێکی زۆر بەربڵاودا بەستا ئەو جەزبی مەسلەی ئاموزش پەروەرش و خوێندن و فێرکردن و بارهێنان دەبن کە ئێستا بەپێی ئامارەکان زیاتر لە 100 ئەو کەسانەی کە لە ئێراندا لە دانشگاکان لە خوێندنگاکان خەریکی خوێندن و کەسبی زانستن ژنان پێشی دێنن، ژنان و کچان. خۆی ئەوە تەسیری لەسەر ژنان وەکو بەشێکی بەرین لە کۆمەلگا ئەوەیەکە لە وهلەی ئەوەڵدا ئەو ژنانە وەختێک تەبیعەتەن زانست فێر دەبن لەباری زانستەوە هوشیاریان ئاستی هوشیاریان دەچێت سەرێ، بەو نیسبەتەش لەگەڵ ماف و داواکاریەکانی خۆیان ماف و پێداویستەکانی خۆیان ئاشنا دەبن. هەر ئەوە باعیسی ئەوە دەبێت کە ژنان لە ئاستێکی بەرزتردا متەوەقعتر یا تەوەقعاتیان ئینتزاراتیان چاوەڕوانیان زیاتر دەبێت. بەو پێیە هەنگاوی بۆ بەرەو پێش بۆ بەدەستهێنانی خواستەکانیشیان کاریگەرتر و بەرچاوترە. و لە هەمان حاڵیشدا یەکێکی دیکە لە ڕیشەکانی کە هەر پەیوەندی هەیە بە مەسلەی بزوتنەوەی ژنانەوە یا نهایەتەن ئەم شۆڕشەی ئێستا بەشێکی کۆمەلگا مەسلەی بەستا جۆرێک تەناقوز لە بینی دوو فەرهەنگدا بوو. فەرهەنگێکیان ئەوەی کە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی لە توولی ئەو چەند ساڵدا مدام هەوڵی داوەکە بیسەپێنە بەسەر کۆمەلگادا، جیلێکی نوێی دوای شۆڕش دوای ئینقلابی 57 بار بێنێ کە بە ئیدۆلۆژی کۆنەپەرستانەی خۆی ڕابێن و ئەوە بێتە سەرمایەیەکی کۆمەڵایەتی بۆ ڕژیم، بەڵام بە پێچەوانەوە ئەو نەسلە نوێیەی دوای بێستا شۆڕشی 57 هاتوونە دنیاوە لەگەڵ ئەو بێستا ویستی حاکمیت ویستی دەسەڵات ئەو هیژمونیە فەرهەنگیە دەسەڵاتدا کاملەن لە تەناقوزدا بووە. هۆکارەکەشی ئەوە بووە کە لەگەڵ هەموو ئەوانەدا کە ئەوجی لە نوێیە لە ئیمکاناتێکی دیکەی وەکو بڵێن دنیای مەجازی وشتە بەرخوردار بووە. خۆی ئەوە ئەو بەشە یا ئەوجی لە نوێی دوای شۆڕشی 57 گرێداوە بە دنیای دەرەوە، بە فەرهەنگەکانی دەرەوە، بە ئیجتیماعات و شێوەی ژیانی دەرەوە. ئەوە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەوجی لە نوێیە چ کوڕان چ کچەکان یان پیاوان و ژنان شێوە ژیانێکی دیکەی جیاوازتر لەوەی کە لێرە ڕژیم بەستەریدا سەپاندون یان بۆی فەراهەم کردوون و شرایطێکی تایبەت کە بۆی خوڵقاندون لە دنیای دەرەوەدا بوونی هەیە. ئەوە باعث دەبێت کە ئەوجی لە نوێیە هیچ سەمپاتێکیان نەک هەر بە ئەو ئیدۆلۆژی ئەو ڕێگا و ڕەوش و ڕێو شوێنەی کە ڕژیم بۆ شێوە ژیانی خەڵکی داناوە بە زۆر دەی سەپان بە خەڵکدا لەگەڵ ئەوەدا خۆیان نەدیتەوە، بەڵکو بەرهەڵسکاری بوون بە دژبەری و لەو پێناوەدا بەردەوام ئێمە شاهیدی بربەرەکانەی جیلی نوێ لە دژی ئەو کۆنەپەرستی لە دژی ئەو شێوە ژیانە بەئێستا سەپێنراوەی کە لەلایەن ڕژیمەوە بەسەر کۆمەلگادا سەپێنراوە. ئەمەش خۆی بەشێکە لە بەرەو پێشچوونیا بەردەوامی ئەو شۆڕشەیان لە ڕیشەکانی بەردەوامی ئەو شۆڕشە دەتوانین ئیشارەی پێ بکەین. و لە هەمان کاتدا ئیشارە بە دنیای دەرەوەکرا بە ئینترنێت و ئیمکاناتی ئینترنێتی و دنیای مەجازی، خۆی ئەوە باعث دەبێت کە ئەوجی لە نوێیە یا ئەوجی لە ژنان و لە پیاوان بە شێوەیەکی گشتی دەتوانن
ڕەوتی ڕووداوەکان بگۆڕن، دەتوانن ئاستی هوشیاری خۆیان بە شێوەیەکی دیکە بەرنەسەر، دەتوانن تەسیل لەسەر ڕووداوە سیاسیەکان، ڕووداوە ئابوووریەکان و لە عینی حاڵدا فەرهەنگی و کۆمەڵایەتەکانیش دابنێن. کاتێک ڕژیم هەرچەندە مەحدود دەکاتەوە، فیلترینگ دەخات سەر ئینترنێت، هەندێک لەو بەرنامانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تا ئەو جێگای کە توانی بێتی بەرتەسکی دەکردنەوە، بەڵام بە پێچەوانەوە ئیمکاناتێکی وەکو فیلترشکن ئیسفادە لێ دەکراوە لەو ڕێگانەوە ئەم جیلە مجددەن ڕێگا پەیدا دەکرد بۆ ئەوەی کە بەو کۆمەلگای دەرەوە، بەو فەرهەنگانەی دەرەوە خۆیان گرێ بدنەوە لە عینی حاڵدا ئەو فەزا خەفەقانەی زاڵ بەسەر کۆمەلگای ئێراندا کە سەرچاوەکەی کۆماری ئیسلامی و هێزی سەرکوتگەری ئەو ڕژیمە بووە، نەیتوانیوە بەر بە دزەکردنی زانیاریەکان ئەو هەوڵ و تێکۆشان و خەبات و جم و جۆڵ و تەناقوزاتێکی ناو کۆمەلگادا هەیە بگرێ بۆ ئەوەی کە ئەوە دەرس بکات یا جۆرێک سەرایەت بکات بۆ کۆمەڵەکانی دیکە. ئەوە باعثەوە بوو کە دەنجی ئەمجی لە نوێیە ئەو ناڕزایەتیانە ئەو خەباتەی کە بە شێوەیەکی نهێنی و ئاشکرا بەردەوام ئیدامەدار بوو لە هەموو ئاستەکانی داگرتوێتەوە بە شێوەیەکی فرەڕەهەند زۆر بە ئاسانی بگاتە کۆمەڵەکانی دیکە، بگاتە دنیای دەرەوە، نەک هەر دەنجی ناڕزایەتی دەنجی ئەو خەفەقانە کۆمەڵێک سوزانم تەبادل و گۆڕینەوەی زانیاری و فەرهەنگ و مەجموعەیەک لەو شتانە لە دنیای مەجازدا دەگوزەرا، بەڵکە تەنانەت لە جریانی ڕەوتی ئەو شۆڕشانەدا چ شۆڕشی 1970 چ دواتر 1970 و چ 96 و 98 هەتا ئێرەکانەش بەشێکی زۆر سەمپاتی خەڵکی دەرەوەی وڵاتانی دەرەوەی دانیشتوانی خەڵکی وڵاتانی دەرەوەی بەرەو لای خۆی بۆ نمونە ڕاکێشا کە بۆ نمونە لە لووتکەی شۆڕشی ژینادا لە 1401دا ئێمە شاهیدی بووین. بۆیە هەموو ئەوانە بە شێوەیەکی زنجیروار بوونە هەوێنی یا جۆرێک ڕیشە و سەرچاوەی شکڵگرتنی شۆڕشی ژینا بەو ئەعتبارە یا بەو تعبیر و تەوسیفەی کە لێمان کرد. شۆڕشی ژینا ڕووداوێکی ئانی نەبوو، بەڵکە لە زۆر درێژ ماوە سەرچاوەکەی بۆ چەندەیە و چەندین دێ دەگەڕێتەوە و لە نهایەتدا لە شۆڕشی ژینادا بەلووتکە دەگا ئەویش بەداخەوە بەهۆی ڕووداوێکی نەخوازرای دڵتەزێنی وەکو جانە دەستدانی ژینا مەحسا ئەمینی. بەڵێ هاوڕێکەریم دەمەوێت ئەڕستەی قسەکانت بخەمە سەر بابەتێکی تر، ئەوێش ڕیشەی سیاسی و خەپەت گێڕانەی بزوتنەوەکەیە کە ئەگەر بکرێ ئەم بابەتەشمان بۆشی بکەیتەوە، ڕیشە سیاسی و خەبات گێڕیەکانیان بزوتنەوەی. بەڕاستی بەدلیلی ئەوەی کە ئەمانە شتێکن زۆر پەیوەستن، زۆر لە یەکدانە بڕاون، یعنی چ بەسا بەشێک لەو وڵامەی کە ئێستا چاوەڕوان دەکرێت لە وڵامی و پرسیارەدا لە قسانەدا بیبیستین بەشێکی لە وڵامی پرسیاری پێشودا کراوە بۆیە بەناچارین بۆی کە بچینە سەر ڕەوتە ڕووداوەکان مرورێکی ئەوەش بکەینەوە. بەعدی سیاسەکەشی هەروەکو باری ئیجتیماعیەکەی کە کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک ڕیشە لەخۆ دەگرێت هەتا منتەهی دەبێتەوە بە شۆڕشی ژینا، ئەو بەشی سیاسەکەشی ئەینیشتە، یعنی بەشی سیاسەکەی ئەگەر بمانەوێت بەڕوونی ئیشارەی پێ بکەین، ئەگەر دوای 57 بە میلاک بگرین، یعنی شۆڕشی 57 لە توولی چەندەیە ڕابردوودا جیلێکی ئەوەڵەن خودی کۆمەلگای ئێران لەباری پێکهاتەیەوە لەباری ڕێژەی دانیشتوانەوە ئاڵگۆڕێکی زۆر بەرچاوی تێدا دروست بووە. ئەگەر بەر لە شۆڕشی 57 دانیشتوانی ئێران لە دەوروبەری 36 میلیۆندا بوو، ئێستا ئەو ڕێژەیە گەیشتۆتە نزیک 2 بەرابەرونی نزیک بۆتەوە لە 3 هێندەی ئەو کاتی دانیشتوانی ئێران. و لە هەمان کاتدا جیلێکی نوێ سەریان هەڵداوە کە بەشی هەرە زۆری پێکهاتەی دانیشتوانی ئێران پێک دێنێت. خۆی ئەوە پێناسەیەک لە کۆمەلگەی ئێران بەدەستەوەدا کە دەتوانێت لە ناو زۆربەی وڵاتەکانی چ ناوچەکە و چ جیهاندا وەک یەکێک لە وڵاتانە پێناسە بکرێت کە جوانترین دانیشتوانی هەیە. ئەم خصوصیاتانە ئەم تایبەتمەندیانە بعدی سیاسی بەخۆ دەگرن بەو دەیلەی کە ئەو جیلە ویست و داواکاری نوێ دێنێتە ئاراوە، چاوەڕوانی نوێی بۆ دروست دەبێت.
یەکێک لەو چاوەڕوانیانە ئەوەیەکە ئەو جی لە نوێیە لەگەڵ فەرهەنگی زاڵی ئەو سەردەم و تەنانەت بەشێکی تایرەکە چێژ دراوە بەهۆی خەفەقان سەرکوت بەهۆی هەوڵ و تەلاشی بێهودەی ڕژیم و دەسەڵاتی زاڵ، بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا ئەم جی لە نوێیە هەروەک پێشتری شاری پێکرا تەسلیمی ویستی ئەم ڕژیمە نەبووە، نەک هەر نەبووە بەڵکو بۆ خۆی دنیایکی دیکەی لە زێهنی خۆیدا مجەسەم کردووە، بەو دیدەوە کە لە شێوە ژیانی دیکەی لە دەرەوەی وڵات دیتووە، فەرهەنگەکانی دیکەی دیتووە، بە مروری زەمان مەجموعەیەک فعل و ئینفعالە لەناو کۆمەلگای ئێراندا ڕووی داوە کە هەموو ئەوانە باعثیەوە بووە کە ئەم جیلە یا ئەو بەشە زۆرەی چینی لاو چینی گەنج یا توێژی گەنجی کۆمەلگا بیر لە شێوە ژیانێکی دیکەی جیاواز لەوەی کە ڕژیم کردێتەوە بکەنەوە. ئەوە باعث ئەوە بووە کە ڕێگا بۆ گەیشتن یا کەسب و بەدەستهێنانی ئەو ویستانە یا ئەو چاوەڕوانی و ئینتیزارانە ببینەوە. ئەو ڕێگانە ئەوە بووە کە ئێمە لە تووری دەیان ساڵی ڕابردوودا بەردەوام جیلێکی گەنج بە شێوازی جۆرا و جۆر لە دژ بە ناعەداڵەتیەکان، دژ بە خەفەقان، دژ بە سەرکوت، دژ بە بێمافیەکان، بە مەحدودیەتەکانی دنیای مەجازی، بەو بێسلا هەڵاواردنی کە لە ناو دانشگا و خوێندنگەکاندا بەرچاویان کەوتووە، مەجموعەیەک لەو شتانە تەنانەت حجابی زۆرە ملی، تەنانەت تێکەڵ نەبوونی ژن و پیا و هەڵاواردنیان لە زۆر شوێن و تەنانەت لە ئۆتۆبوس و پاسەکانی ناوشاردا ئەوانە سەردەمێک هەمووی زۆر زەق و بەرچاو بوون. هەمووی ئەوانە باعثیەوە دەبێت کە جۆرێک هەستێکی خەباتکارانە دژ بە هەموو ئەو بارە منفیانە یا ئەو ستەمانە یا ئەو زەخت و زۆرانەی کە لەسەر جیلی لاو بە تایبەت و بە شێوەیەکی گشتی لەسەر کۆمەلگایە ڕێگای خەبات و ڕوبەڕبوونەوە بینەوە. ئەو خەباتانە بە شێوەیەکی گشتی ئێمە لە مێژوودا بەئێستا لە 1970ەوە هەتاوەکو دواتریش لە ئەترازە ناڕەزاتی خوێندکاریەکاندا، کۆڕ و کۆمەڵە خوێندکاریەکاندا لە چەندین خۆناغدا ئێمە شاهیدی بووین، چ خوێندکارانی کەس وە چ خوێندکارانی کوڕ لە ناوەندە خوێندنگەکاندا چکۆلەترین شتیان بۆ بۆتە بەهانەوە لەو پێناوەدا بەئێستا ئەو ڕخ و نەفرەت و تووڕەیە پەم خواردووی خۆیان لە دژی ڕژیم و دەسەڵاتداران دەربڕیوە، هەتا هاتووە لە خۆناغەکانی دیکەی مەسەڵەن ڕووداوەکانی 1970 هەر ئەو ژیلەوە بەشێکی کە ژنان پێچی دێنن ڕۆڵی سەرش تێدا دەبینن، لەوێشدا بازم ئەو قین و نفرەتە زیاتر ڕوو دەکەن، دەخەنە ڕوو و پیان وایە کە هەنگاوێک بەرەو پێشترە نزیکتر دەبنەوە لەوەی کە ئاڵوگۆڕە لە کۆمەلگادا پێش بێنن. یەکێک لەوانەی دیکە بەئێستا لە ئەو ڕیشە سیاسیانە ئەوەیە کە بەشێک لە کۆمەلگاوە لەوانە خۆ زۆر ئاساییە جیلی نوێژ یا ئەو جیلێکی ئێمە باسی دەکەین جیلی گەنج لە ناو دانیشتواندا جۆرێک تحت تەئسیر یا چاوەڕوانی هەمیشە ئیسلاحاتێک بوون لە ناو خودی ڕژیمدا، چون ڕژیم هەر لە سەرتاوە کە هاتە سەرکار بە دەلیلەوەی کە بەرنامەیەکی کۆنکرێتی نەبوو بۆ وەڵامدانەوە بە ویست و داخوازیەکانی خەڵک، دوای بەتایبەت شەڕی ئێران و عێراق کە دواتر احتمالاً لە باسکانی دیکەدا لازم بێ بچینە سەری، ئەوانە باعث دەبێت کە ڕژیم نەتوانێت وەڵام دەرەوەی ئەو ویست و داواکاریانە بێت، بەڵام بە شێوەی مەقتەعی بۆ تەرفەند بۆ بە شێوەی فریوکاری لە ناو خۆیدا چەندین جناح و باڵی دروست دەبێت. یەک لەوانە بێستا باڵی ئیسلاحخوازەکە لە شاید بڵم یەک دێ بەرەو ئەو لا هەتا دەگاتە ئێرەکانە لە دوای هاتن سەرکاری ڕژیمەوە ئەم باڵە ئیسلاحخوازە نەجات دەر یا وەکو فریشتەی نەجاتی ڕژیم بووە، هەمیشە سپەرێک بووە، هەمیشە ئاستەنجێک بووە لە بەرامبەر بەئێستا خەبات و بربەرەکانەی خەڵک لەگەڵ ڕژیم. زۆر جار ڕژیم ئەگەر ویست بێتیان ئەو ڕژیمە لە ناو بنوە بەجێگای ئەوە شێوە ژیانیش کە شێوە ڕژیمیش کە شێوە دەسەڵاتێکی دیکە کە ئازادی و ئەو ویست و خواستەکانی خوانی تێدابینەوە بێنە سەرکار، بەڵام وتم ئەو سپەری بەڵایە وەکو ئیسلاحخوازەکان بێ هەمیشە بەریان بەو ڕووداوە گرتووەوە، تەمەنی ڕژیمیان درێژ کردێتەوە، ڕژیمیان لە مەترسیەکان لە خۆناغەکان مەترسیدارەکان ڕزگار کردووە،
بەبێ ئەوەی کە ئەوانش بتوانن لە هیچ مەقتەیەکدا لە هیچ زەمینەیەکدا یا لە هیچ بوارێکدا وڵامی ویست و داخوازی خەڵک بدەنەوە بەغیر زەوەی کە ئەوان فریبیان کردووە و خەڵکیان تەفرەدا و بەلاڕێیاندا بردوون. ئەوەش ئەو جیلێ لەو شێوە ئیسلاحاتەی لەسەرەوەش ناومێت دەکا و بیر لەوە دەکەنەوە کە هەروەکو دیتمان لە ئاخێزی 96دا بۆ گەهەڵەنەکەم دروشمی ئوسولگەرا ئیسلاحتەڵەب ئوسولگەرایی تر تەواو ماجرا هاتە گۆڕی ئەوە نیشانیدا کە ئەو جیلەی تر لەو ئیسلاحات بەناو ئیسلاحی لەسەرەوەش ناومێت بوون و بیر لە ڕێگای دیکە دەکەنەوە. یعنی ئەوانە هەمووی مەجموعەیەک هۆکاری سیاسین کە پاڵەرن بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان شۆڕشی ژینا لە نەوعی خۆیدا بتەقێنێتەوە یا بێ بەڕووداوێکی کە ئەوڕۆ ئێمە لەسەر ساڵیادەکەی قسە دەکەین. بەڵێ هاوڕێ کەریم سەبارەت بە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی ژن ژیان ئازادی پرسیار زۆر زۆرەکە بیکەین، بەڵام بۆ ئەوەی تێکەڵ بە بەرنامەکانی داهاتوومان نەبین دەمەوێت لێرەدا دوایین پرسیارت ئاراستە بکەم. دوایین پرسیارم ئەوەیە ئایا ئەو ڕێشانەی باسمانکردن سەرڕای هاوبەشیەکان لە ناوچە جیاوازەکاندا جیاوازیشیان هەبوو؟ دەتوانین بە تاکیدەوە یا بێگومان بڵێن بەڵێ جیاوازیان هەبوو. جیاوازیەکان لە زۆر شوێندا پۆزتیڤ بوون، یعنی یارمەتی دەربوون، نەیتوانیوە زۆرێک ئاستەنگ ساز بێت. ئەگەر زۆر بە کورتی چاو لێ بکەین ئەوەی کە جۆرێک ئەگەر باس لە خاڵە بەیسلا هاوبەشەکان بکەین یا بەیسا ئاراستە هاوبەشەکە بکەین، ئەو بەشەیە کە بە دوای ڕووداوی گیانەدەستدانی مەحسا ئەمینی یا ژینا ئەمینیدا هەر لەسەر گڵکۆکەی ئەو جرێقەی ئەو شۆڕشە لێ دەدرێەوە دروشمێک دێتە ئاراوە دروشمی ژن ژیان ئازادی. ئەم دروشمەکە زۆر لەویست و خواست و ناوەرۆشی هەموو ئەو ناڕزایەتیانەی کە باسمان لە ڕیشەکانیان کرد، باسمان لە ئاملیەتەکان کرد، لە پێکهاتەکان کرد، ئەو لەو دروشمەدا خۆی دەبینێتەوە. بۆیە ئەو دروشمە زۆر زوو توانی لە ئێراندا سەرتاسەری بێتەوە، ئەنی بدونی هیچ جیاوازیەک هەموو شارەکان و هەموو ئوستانەکان و هەموو پێکهاتەکانی کۆمەلگای ئێرانی لەخۆ بێت. ئەمە خاڵی هاوبەشە. و لە هەمان کاتدا ئەو بزوتنەوەیە ئەگەر چیوتمان بزوتنەوەیشی ژنانە ناو دەبرێ هەتا ئێستا شۆڕشی ژن ژیان ئازادی، بەڵام بەهۆی ناوەرۆشی دروشمی ئەو شۆڕشەکە وتمان ژن ژیان ئازادیە تەنیا شۆڕشێکی ژنانە یان بە تعبیریشی دیکە فێمینیستی یان سرفەن ڕەگەزی نەبوو، بەڵکە ئەو شۆڕشە لە جەریانی گەشەکردنی خۆیدا سەرایەتکردنی بۆ ئاستی ئێران و تەنانە سنوورەکانی ئێرانیشی بەزاند و بە جۆرێک لە دنیادا جیهانی بۆ دەنجیدایەوە و سەمپاتی بۆ خۆی پەیدا کرد، گۆڕدرا بۆ کۆمەڵێک ویست و خواست و داواکاری کۆمەڵایەتی ئیقتصادی و جیاواز لە تەنیا سرفەن ڕەگەزی وەکو ئازادی، بەرابەری، بربەرەکانی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نابرابەریەکان و نەعەداڵەتی و جیاوازی و هەڵاوەرنەکانی کە لەناو کۆمەلگادا بەدی دەکرێن و لە هەمان کاتدا جۆرێک ئەفشاکردن و لە قاودانی هەموو ئەو گەندەڵی و فەساد و ماهیەتە کۆنەپەرستانەی کە ڕژیم بوویەتی ئەمە لە شاید بڵم لە ئاستی ئێران لە هەموو پێکاتەکان سلباری بێستا لە ناو نەتەوەکان جۆراوجۆرەکاندا چ لە ناو زمانە جۆراوجۆرەکاندا مەسەبە جۆراوجۆرەکان، یعنی هیچ کام لەوانە مانەی ئەوە نەبووە، هەمووی بە شێوەیەکی گشتی بەرابەر ئەوە مەوزعیان گرتووە یا لەو شۆڕشەدا بەشدار بوون و ئەوە ویستی هەمویان بووە کە بێستا ماهیەتی ڕژیم لە قاو بدەن دژ بە و گەندەڵی و دزی و غارەت و سەر و سامان و ناکارامەی ڕژیم ببنەوە. بەڵام ئەگەر بە کورتی بۆی کە زۆر بەرنامەکە چ بەسا گونجایشی ئەوەی نەبێ، من هەمووی بە شێوەی سەرتیتی زۆر خۆلاسە دەکەمەوە. باز لە جیاوازیەکان بکەین. جیاوازیەکان لە هەندێک شوێن دەتوانێت ئاوا بوو بێت کە بۆ نمونە ئەگەر لە کوردستان بە پێشینەیەکی دارا و شۆڕش لە کوردستانەوە و لە شاری سەخزوو لەسەر گڵکۆی ژینا ئەمینیەوە دەست پێ دەکات، بەڵام لە کوردستان بۆچی ئەو شۆڕشە لەوێ ئاوە
دەست پێ دەکات و زۆر زوو گەشتە دەکات دلیل بەر ئەوەیە کە کوردستان هەمیشە وتومانەوە بینەرانی خۆشەویستیم تلویزیۆنش باش دەزانن کە پێشینەیەکی خەباتکارانەی دوور و درێژی هەیە کوردستان مەڵبەندێکی سیاسیە جۆرێک تەحەزوب یافتەیە حیزبی و جیاوازی تێدا چالاکە و تەواوی کۆمەڵگای کوردستان دەتوانین بڵین کۆمەڵگایەکی سیاسیە و دابەش دەبێت بەسەر ئەو حیزب و لایەنە جۆران بەبێربووچوونی جیاوازدا بەڵام لە هەمان کاتدا ئەوە کۆمەژی کردووە کە ئاستی فەرهەنگی سیاسی لە کوردستان بەرز بێ و ئەو پێشینە خەباتکارانەی کوردستان پاڵنەرە بۆ ئەوەی کە لە کاتێکی وەکو ڕووداوێکی گیانەدەزانی ژینە ئەو شۆڕشێکی ئاوا دەسا شکڵ پێ بدا. جیاوازەکانی دیکە مەسەرەن بۆ نمونە لە سیستان و بەلوچستان و لە خوزستان جیاوازەکانی جۆرێکی دیکە بوون ئەوە بوو کە لەوێ ئەگەرسی بەشێکی شۆڕشی ئەو ژنجیان ئازادی دەکەن بە دروشم و ئەوان هاوبەش لەگەڵ باقی شوێنەکانی دیکەی ئێران بەڵام ئەوان تا ڕادەیەک لەژێر زەختی درێژماوەی مەسلەی مەسهەبی زاڵ و ئەوان وەکوونەتەوەیشی سنی بەشێکی سنی مەسهەب زەختی مەسهەبیانە سەر بووە ئەوە لە خودی ناڕزایەتەکانیان بەشێک بەرجەستە بوو ناوچەی کوردستان و بەلوچستان و سیستان و بەشێکی دیکە لە ناوچە جیاواز حاشی و پەراوێزەکان نەک هەر ئەو ستەمانیان لەسەر بووە ستەمی نەتەوەی مەسهەبی یا ئەو ستەمانەی ئیشاریان پێکرا بەڵکە لەباری ئابووریشەوە لەباری پێشکەوتنی ئابووری و خزمەتگوزاریشەوە لە مەحرومترین و بێبەشترین ناوچەکانن بۆیە لەوێ زیاتر ڕەنگە مەسەلەن بەشی ویشتی ئابووری لە بەشی سیستان و بلوچستان و تەنانەت لە کوردستانی تا ڕادەیەک زاڵ بوو بێ وەلی لە ناو مەرکەزی ئێراندا ئەو ویستە جۆرێکی دیکە بوو بەشداری لەو شۆڕشەدا بە زۆری زیاتر ویست و خواستەکان خۆیان لە مەسەلەی ئازادی فەردی مەسەلەی لابردنی حەجاب و تێکەڵبوو ئازادی بێستا کۆمەڵایەتی و هەندێک تێکەڵبوون لە کاروباری مشارکەتی و پێدەڵ مشارکەتی ئیجتیماعی کاروباری کۆمەڵایەتیدا ئەوە لە مەرکەزدانی دەغدەغە و ویست و دوخواستی مەرکەز بە زۆری ئەوە بووە هەروەک دیتمان یەشێکی دیکە لە هەرە جیاوازەکان ئەوە بووکە لە بەرامبەر شۆڕشی ژنجیان ئازادیدا بەشێک لە کۆمەلگایدا ئەگەرچی لە زیاتر لە دیاسپۆرا بوو بەڵام ئەوە خوب زەمینەی کۆمەڵایەتی لەناو ئێرانیدا تا ڕادەیەک بوو کە هەوریاندا دروشمی لە بەرابەر دروشمی ژنجیان ئازادیدا دروشمی مەردمەی هەن ئابادی جێبخەن یعنی مەزرومەوە ئەوە تەفاوتێکی ڕیشەییە بەڵام هەمووی ئەو تەفاوتانە نەیتوانی کە بە شێوەیەکی نگەتیڤ تەئسیردا بنێ لەسەر ڕەوتی بەیستا بەرەو پێشچوونی ئەو شۆڕشە بەڵکو بە شێوەیەکی گشتی مکەملێک بوو تەکمیلی کرد شۆڕشێکی هەمەلایەنە فرە ڕەهەند بە هەڵگری کۆمەڵێک ویست و خواستی جۆرا و جۆر بەڵام یەک خاڵی هاوبەش و سەرێکی بۆ هەمویان ئەوە بوو نەمانی ئەم ڕژیمە تێپەڕبوون لەم ڕژیمە ئەوەسدا هێنان سەرکاری دەسەڵاتێکە ئازادی کۆمەڵێک ئەوەی تدا بەرزستە بێت هاوڕێکنینگیان هەر سەبارەت بەم پرسیارە ئەم پرسیارم بۆاتە پێشەوە دەمەوە پرسیارە لە جەنابتان کەم هاونەزەربوونەکانی ناوچەکانی تر لەگەڵ کوردستانە ئەمە وەکو خەڵکی هاوچەرخی سیاسی گرنگ نابینن لە مێژووی سیاسی ئێراندا ئەگەر بکرێت لە ماوەیەکی زۆر کورتا جوابی ئەوم بێتە چونکە کاتی بەهۆی بێستا ماوەی بەرنامەکە نەمیزە و بەش باس بکەم ئەگینا بە بۆچی ئەو دروشمی ژنجیان ئازادی کاتە لە کوردستانەوە دەست پێ دەکات لە سەرتاسەری ئێران و لەوانە لە سیستان و بلوچستان بۆ ماوەیەکی ێزگار زۆر ئەوە ئیدامە بدرا لە شێوازی مەسەن جەمعەکانی ناڕزایەتیدا خۆی ئەو هاو بێستا هەڵگری ئەو دروشمە یا جۆرێک هژبوونی پەیداکردن و سەرایەتکردنی لە ئاستی کۆمەلگای ئێراندا و تەنانەت لە دەرەوەی سنوورەکانیش دیتمان هەتا نەک هەر لە دیاسپۆرا لە ناو بێستا توێژی پەنابەردا یا دانیشتوانی ئێران لە دەرەوەی وڵاتدا بەڵکو لە ناو پارلمانی وڵاتەکانیشدا جۆرێک سەمپاتی بۆ خۆی کە دیتمان لە بڕینی خژ و لە کۆمەڵشتی ئاوادا خۆی نیشاندا ئەوە نیشانی داوە لە عینی حاڵە جیاواز لەو هاوسۆزیە
ئێرانی و جیهانەی کە بەرەو لای خۆی ڕاکێشا یەکی دیکە لەو هاوسۆزی و بەرجەستانە ئەوە بوو کە ئەسەن ماهیەتی خەباتی یا بێستا ئەو بزوتەوە شۆڕژگەرانی کوردستانی نەک هەر بە ئێران بەکە بە دنیاژ ناسان ئەگەر تا ئەو کات باسکردن لە بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان لە ئێراندا بە تعبیرێکی دیکە بڤە بوو جۆرێک ناویان دەبرد کە بەداخەوە ینی ئاستی ئەوەی کە لە کوردستان ئەو شۆڕشیان بە ترۆریست بە هەندێشتی ئاوە شەرخواز و تێکدەر و ئەوە ناو دەبر بەڵام لە جریانی ئەو شۆڕشەدا ئەو ماهیەتی ئەو یا پێناسڵی هۆویەتی شۆڕشی بەستا ئەو بزوتەوەی شۆڕژگەرانی کوردستان بە خەڵکی ئێران ناسێنرا و ئەمە ئیتر بڤە نەبوو بەڵکە نەک هەر بڤە نەبوو لە هەموو ناڕزایەتیەکاندا تاکید لەسەر ئەوەی کە تەنانەت بەستا حەقی ئەو مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوەکان یەکێک بوو لەو دروشمە سەرکیانە کە لە زۆربەی شوێنەکانی ئێران و لە زۆربەی ناڕزایەتی و ئاکسوێن و بێستا شۆڕشەکان و ئاخێزەکاندا ئێمە بینیوان و بەرچاومان بووە بۆیە ئەمە یەکێک لەو خاڵە هاو بەشە سەرکیانە بووە کە هاوسۆزیەکی زیاتر لە هەموو مەختاک و کۆناغەکانی دیکەی بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان لە خۆناغی شۆڕشی ژنجیان ئازادیدا شۆڕشی کوردستان سەمپاتی بۆ خۆی پەیدا کرد و لە هەمان کاتیشدا خۆشی هەوێنی شکڵگرتنی شۆڕشێکی ئاوا شۆڕژگەرانە بە ماهیەت ئازادی خوازانە ڕادیکاڵ و لە هەمان کاتدا کۆمەڵێک ویست و خواستی ئینسانی کە ئێمە وەکو جەریانێکی چەپ و کۆمۆنیست خوێندنەوەمان ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری ویست و داواکاریەکان و دروشمەکانی کە لەو شۆڕشەدا بەرجەستە بووە خۆی لە ویست و داواکاری جەریان و بەرەی چەپتا دەبینێتەوە بەو تعبیرەیە بەو پێناسەیە ئەو بزوتنەوەی دەتوانێت بزوتنەوەیشی چەپ بوو بێەوە هەتا ئێستاش بزوتنەوەیکی چەپە شۆڕشی ژینا ئەگەرسی دامرکاوەتەوە لەسەر شقامەکان نەماوە بەڵام هەر ئێستاش بە شێوازی جۆرا و جۆر بەردەوامە تاکتیکی جۆرا و جۆری گرتوۆتە بەر کە هەر بۆیەش زەرورەتەکە ئیجداد دەکا ئێمە نەک هەر بازاڕیشەکانی بکەین بەڵکو لەسەر ئەوەی کە چۆنیەتی بەردەوام بوون و درێژە پێدانی و لە نهایەتدا گەیشتن بە ئامانجەکانی دا بەرنامەکانی دیکەدا قسە بکەین. زۆر سپاس بۆ ئەمەدەبوونت هاوڕێکەریم ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە جوابی زۆرێک لە پرسیارەکان داینەوە ئێمە بەردەوام بین لە بەرنامەکەمان لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژن ئازادی لە داهاتوودا زۆر سپاسی هەموو ڕوونکردنەوەکانی تەکەم لە بەرنامەکانی داهاتووە هیوادارم لەگەڵمان بەشدار بیت و پرسیاری ترمان هەیە و کە جوابمان بیتەوە. زۆر سپاس مادوونە بن و زۆر سپاس بۆ بینەرانی عزیزیش کە تا ئێستا وەختمان گرتون و بەلای بەرنامەکەمان و احتمان دانیشتون و بەسەر چاو لە خزمەتتاندام و هیوای سەرکەوتن بۆ هەموو دەست خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ڕامانی ئەم جارەشمان لەگەڵمانە بن لە هەفتەیەکانی داهاتوودا هەر لەسەرم بابەتە و بەگشتگیرتر و بەقوڵتر لەسەر ئەم باسە قسەکەین لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژن ئازادی. سپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمانە بوون. هەر شاد بن.